هاتوومەتە گەورەترین بۆرسەی گوڵ لە سەرانسەری جیهان لە وڵاتی هۆڵنداوە بۆ یەکەمین جارە بەرنامەی بوژانەوە لەم وڵاتەوە بەدواداچوون بۆ بەرهەمهێنان و شێوازی فرۆشتن و سوودوەرگرتنی هەرێمی کوردستان لەم وڵاتە دەکات. سەدان ساڵ ئەزمموی ئەم وڵاتە چۆن گەێنراوەتە هەرێمی کوردستان، ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان چی بووە، چۆن کۆمپانیا ناوخۆیەکان دەستیان گەیشتووە بەم ناوچەیە. مەبەستمە بە دوواداچوون بکەم بزانم چۆن هەرێمی کوردستان سوود و ئەزمموی ئەم وڵاتەی وەرگرتووە و ئێستا لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت ئەزممونەکەی کاری پێدەکرێت. وڵاتێک کە دەکەوێتە باکووری ئەوروپاوە، شوێنێک کە خەڵکی جیهان بە ناوی گوڵ ناسینەوەی بۆ دەکەن، ئەویش وڵاتی هۆڵندایە. ئەمە تەنها وڵاتێکی جوان نییە، بەڵکو ناوەندێکی گەورەی ئابووریە. ڕۆژانە ملیۆنان گوڵ لێرەوە بۆ سەرتاسەری جیهان هەناردە دەکرێت. کوردستان 24 وەک یەکەمین میدیای کوردی بۆ یەکەمین جار دەگاتە گەورەترین بۆرسەی گوڵ لە جیهاندا. بێگومان کۆمپانیا ناوخۆیەکان ڕۆڵێکی سەرەکیان هەبووە بۆ گواستنەوەی ئەم ئەزمموی وڵاتی هۆڵندا بۆ هەرێمی کوردستان. لە نزیکەوە ئاشنا دەکەم بە یەکێک لە کۆمپانیا ناوخۆیەکان بزانین چۆنە. لێرە کاکسینا هەیە وەکو بەڕێوبەری یەکێک لە کۆمپانیا ناوخۆیەکان. ستاو لێبێ باربۆ دەست پێ بکەم بزانم ئێوە لێرە سەرقاڵی چین بە چێوە خەریکن. ئێمە وەکو شەریکەکی ناوخۆی کوردستان لە شاری هەولێر دەستمان کرد بە کاری زراعات. ئێمە هاتوین تەکنۆلۆژیای هۆڵندیمان هێناوە لە ناو هەولێردا بەکاری دەینی. ئەو تەجروبەی چەند ساڵی هۆڵندیمان هێناوە لە تەکنۆلۆژیای زراعی و تەطبیقمان کردیە لە شاری هەولێر. ئەوەی کە جەناب دەڵێ ئەمە بە ئاسانی بووە یا چۆن پرسیارەکەم بە شێوازێک ترکەم چۆن دەستان پێکرد؟ وەڵا ئەمە لە مێژە لەو کارە لەو بەشە کار دەکەین. من لە ساڵی 2021 دەستمان کرد بە دروستکردنی گرین هاوسەکان. ساڵی 2022 دەستمان کرد بەوە بەرهێنانی بەرهەمین ناوخۆیی. ئەو کاتی ئێمە دەستمان کرد بە تەماتە و خیار. بەڵام ئێستا کە تەماتە و گوڵ دەچێنین و هەروەها شت لیشمان هەیە. طبعاً ئەو کارە بەڵبەستی زۆر بوو، بەس ئیدێمە لە هەرێمی کوردستاندا عاردمان زۆرە، ئاوێکی باشیشمان هەیە کەوا زۆر باشە لۆ کشت و کاڵ و حکوومەتیش پاڵپشتی زۆری کردین لەوەی ئەمە بگەینە ئەو نەتیجەیە. باشە حکوومەت لە چیە هاوکاری ئەوەی کرد؟ ئێمە وەکو شەریکەکی ناو هەرێمی کوردستان بە واستەی حکوومەت و بە یارمەتیدانی حکوومەتتانیمان سیقە دروست بکەین لەلایەن شەریکەی ئەزنەبیەکانەوە. بە یارمەتیدانی حکوومەت و بە پاڵپشتی حکوومەت ئێمەتانیمان لەگە ئەو شەریکانە سیقە دروست بکەین و هەروەها لە ناو هەرێمیشدا حکوومەت عەرزی پێداوین کەوا بتانین ئەو چاندنە لە ناودا بکەین، ئەو تەکنۆلۆژیانە بینینە ناو هەرێمی کوردستان و لەوێن دەربەکاری بینێن. باشە ئێوە لێرە لەگەڵ چیا کار دەکەن؟ ئەو کۆمپانیانی کە کاریان لە کۆمپانیای ئاساین یا ئەو کۆمپانیان کە لە سەرانسەری جیهاندا ڕۆڵێکی بەرچاویانەیە لە کەرتی زراعەتە؟ طبعاً ئەو هەندێک کۆمپانیانێکەوامە لەگەر زۆر کۆمپانیایش دەکەین لە ناو هەم لە هۆڵندا هەم لە ئەوروپاشدا. هەندێک کۆمپانیا هەیە کەوا ئەمە لەگەڵیان کار دەکەین، ئەوانە کۆمپانیای سەرەکینە لە ناو زراعات لە هەموو دنیادا. هەندێک تەکنۆلۆژیا هەیە کە تەنها لەلای ئەوانە هەیە. ئەمەش لەگەر ئەو شەریکاتانە کۆنتاکتمان کردیە و تەواصلمان کردیە و تانیتمان ئەو بەرهەمەیوانانە بینین لە وڵاتی خۆماندا بەکاری بینین. باشە هیچ لە کۆمپانیا هۆڵندیەکان هاتوونەتە هەرێمی کوردستان حکوومەت ئاسانکاری بۆ کردوون چۆن بووە؟ طبعاً زۆر لە شەریکاتی هۆڵندی هاتوونە هەرێمی کوردستان زیاتر لە هەولێر. ئەو شەریکانە هاتوونە سەردانیان کردوینە هەم وەکو تەمەشاکەم بزانن کارکردن لە هەرێمی کوردستان چۆنە و هەروەها شەریکات هاتینە بۆ دامەزراندنی ئەو گرین هاوسە.
یعنی هەموو وەکو تەمەشاکردن و تەمەشاکردن لەوە وەکو ئیسtismarکردن جەوەکە چۆنە هەموویش وەکو بەشێکی تەکنیکی هاتوون لەوێن دەرکاریان کردووە و ئەو گرین هاوسانیان دروست کردیا. ئێستا ئێوە گرین هاوستان هەیە لە شاری هەولێر پرۆژەیەکی گەورەیە باشە ئێوە دەتانەوێت تەنها لە یەک بوارە ئیشکەن یا پەرەی پێ بدەن بەرەو پێشی بن. ئێمە هەدەفی سەرەکیمان ئەوەیە وە بەرهێنەر و فەلاح و تەکنۆلۆژیا بگەینە یەک ئەمەش بە یارمەتیدانی حکومت دەتانی بەدەست بینێن حکومەتیش تا ئێستاکە هاوکارمان بووە لەم بوارەدا ئێوە شوێنی جوتیاران پڕ ناکەنەوە ئیشی جوتیاران ناکەن ئێمە هەلی زیاتر بۆ جوتیارەکان دەرەخسێنی ئەمە دەمانەوێت جوتیارەکانی خۆمان بە دنیا بناسیێنین و دنیاش بە جوتیارەکانی خۆمان بناسیێنێ ئەوانە بگەینە یەک ئێمە بێجگەل لە گرین هاوس سەرتەری توێژینەوەشمان هەیە بۆ پەرەپێدانی کشت و کاڵ و یارمەتیدان بە تەواصلکردنی بینی شەریکاتی بیانی و شەریکاتی داخلی و فەلاحی خۆمان. باشە ئێستا ئێوە پرۆژەکەتان لە هەولێرە ئەم ئەزمونەی خۆتان دەبنە پارێزگا و ئیدارە سەربەخوەکانی تر لە هەرێمی کوردستانی طبعاً ئەمە دەمانەوێت نەک بەستەنها لەناو یەک کەش و هەوا بەس لەناو کەش و هەوای هەولێر پێشکەوێت نەخێر ئێمە دەمانەوێت لە هەموو هەرێمی کوردستان پێش بکەین بتانین کشت و کاڵ لە هەموو ناوچەکانی کوردستاندا ئەنجام بدەینەوە ئامێرمان هەبی لەسەرەوەی کەوا کشت و کاڵ لەو کەش و هەوا جیاوازانە چۆن دەکرێتن. باشە من لەمەوە پرسیارشی لێ بکەم بەڵێ بەپی ئەزمموی خۆتان بەڕاستی هۆڵندا پایتەختی گوڵەکانە؟ بەڵێ هۆڵندا پایتەختی گوڵەکانە هەموو گوڵی دنیا لە هۆڵندا خەردەبتەوە زیاتر لە 1970 گوڵی دنیا دێتەوە بۆ هۆڵندا. باش ڕەنگەمە پرسیارێکیش بێ ئێرە وڵاتی بەرهەمێنانی گوڵەکانە ئایا گوڵ لێرە هەرزانە نرخەکانی لە چەنەوە دەست پێ دەکات گرانترین و هەرزانترین چۆنە؟ ئەویان نقطەچی میمە گوڵ لە ناو هۆڵندا ئەوەی کە لە هۆڵندا دێتە دەرێ زۆر گرانە سعری گرانە چونکە لێرکوانە ئیش کارکردن و کۆستی کارکردن کۆستی ئەمەلە شتیوالە زۆر گرانە لۆیە گوڵ لە ناو هۆڵندا گرانە هەر بۆی ئەوانش چوونەوە دەرەوەی وڵات زیاتر مەسەلەن لە وڵاتی دی گوڵ دێنن. نرخەکان لە چەنەوە دەست پێ دەکات ئێستا لەم بۆرسەیە نرخەکان ڕۆژانە دەگۆڕدرێت دەگۆڕێت ڕۆژانە دەگۆڕدرێت وەکو بۆرسەوەیە وەکو بۆرسەی ئاڵتون وایە ڕۆژانە بە سەعات سعرەکان ئێستا بۆ نمونام گوڵی لە پێشمانەوە ئەگەر مەسەن سعرەکەی بە بۆ نمونە جەنابەت دەتوانی بیسەکەی بۆ نمونە ئەگەر سعرەکەی بە 10 ئیرۆ بێت ئێستاکە ئەو گوڵە مەرکانە بە کاملی بە 16 یۆرۆ و 50 سنتیا. باشە بۆ بەیانی ئەگەر بینەوە گۆڕانکاری بەسە سعرەکەیدا دێتن طبعا دێتن ئەگەرەوە نەفرۆشێ ئەوە هەرزانتر دەبیتن ئەویان هەرزانتر دەبیتن بەس هەندێک گوڵیکە هەیە کەوا مەسەلەن ئێستاکە حەسب مەوسم سعری دەستە سەرێک. ئێستا ئەمە گەیشتونێتە گەورەترین بۆرسا یاخود گومرگی گوڵ لە سەرانسەری جیهان لە ئەمستەردام پایتەختی هۆڵندایە لێرە بە شێوازێک لە ڕێی دیجیتالیەوە بۆرسەکە ڕۆژانە گوڵەکان نرخەکانی گۆڕانکاری بەسەردادێت باشە شێوازی بارکردنەکەی شێوازی هەناردەکردنەکەی چۆنە کێنەوانەی کە لێ یەکڕن لێرە هەمووی لەگەڵ ئەو کۆمپانیا ناوخۆیە باز دەکەین کە چۆنە و میکانیزمەکەی چۆنە. کاکسیناوەی لە پشتی ئێمەوەی ڕوبەرێکی یەکجار زۆرە ئێرە چییە ئەمە بۆرسەیە گومرگە هەموو گوڵەکانەوەی کە جەنابەت باسکرد لێرەوە دەڕوا؟ بەڵێ هەموو ئەو گوڵانێکەوە لە هۆڵنداوە بەردەهێنرێ یان لە دەرەوەی هۆڵنداوە بەردەهێنرێ زۆربەی ئەوانە دێنەوە ئێرکوانە لێرکوانەمە هەم گومرگە هەم مەزادە هەم کوالیتی کۆنتترۆلە. کوالیتی کۆنتترۆلی بۆ چیە گوڵ؟ ئەوانە لێرکوانە کە کوالیتی کۆنتترۆل دەکەن ئەو کوالیتی کۆنتترۆلە لۆ تاجر زۆر مهمە تاجر گوڵەکە نبینی لە ئەمریکایە دەیوێت گوڵ لە هۆڵندا بکڕیتن گوڵەکە نبینیتن بەسکەوا دەزانی ئەو شەریکەیە موافقەی ئەو کوالیتی کردیا ئەو متمەئینە تەمینی هەیەکەوە ئەو گوڵە بەونەوەی لۆی دێتن ئەلێرە داهاتی ئێرکوانە ئەو گومرگە بەقەت داهاتی نەوتی عێراقا سەبارەت بەو گوڵانە کە دەچێتەوە هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت و ئەوانە هەر لەم ڕێگایەوە شێواز و میکانیزمەکەی چۆن هەڵی دەگرن چۆن دەبرێتە فڕۆکەخانە. ئێمە لێرکوانە کاتێک کە گوڵێک دەکڕین یان بەرهەمێک لێرکوانە دەیکڕین لێرکوانە دەبی شەریکەکی هۆڵندی بێتن ئەو گوڵە لە بکڕیتن بۆ ئەو شەریکە ناوخۆیانەی هەولێر یان کوردستان کە دەیکڕیتن دەنێریتن لێرکوانە بەڕاد هەیە بەکرێ دەگری و دەنێری بۆ بەڕادەکە لە بەڕادەکەشرا دەینێری بۆ مەتار لە مەتاریشرا
دەنێدرێ بۆ کوردستان. ئاسانە پرۆسەکەی. پرۆسەیەکی زۆر ئاسان و ئەلکترۆنیا. مەودایەکی دوورتر دەبڕم بۆ سەردانی یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی هۆڵندا کە لە بواری دروستکردنی خانووی پلاستیکی و شوشەیی کوشتتوکاڵیدا کار دەکەن. سەرەتاش لە دیزایانی کارەکەەوە دەست پێ دەکەین. من دەمەوێت بزانم چۆن ئێوە لەسەر ئەم گرین هاوسانە دیزاینیەکەن، چۆن پلانی کارکردن سەرەتا کە بۆ کۆمپانیا یا بۆ وڵاتێکی تر کارەکەن چۆن ئیشی لەسەرەکەن. سەرەتا بۆ ئەوەی دەست بە دیزاینەکە بکەین دەبێت گفتوگۆ لەگەڵ کڕیارەکانمان بکەین، هەندێک زانیاریان لێ وەردەگرین. گرنگترین شت زەویەکەی و ئەو شوێنەی خانووە پلاستیکیەکەی لێ دادەنرێت بۆ ئەوەی بە باشترین شێوە خانووە پلاستیکیەکە دروست بکەین. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم دەوەستێتەوە سەر شوێنەکە. ئێمە کەشوهەوای ئەو ناوچەیە ڕەچاو دەکەین. ئەوەش خاڵێکی زۆر گرنگە. هەروەها دەبێت بزانین بۆ چ جۆرە کشت و کاڵ و دانەوێڵەیەک دەیانەوێت و تا چ ئاستێک دەیانەوێت تەکنۆلۆژیا لە ناو خانووە پلاستیکیەکە هەبێت. هەموو ئەم زانیاریانە لە کڕیارەکانمان وەردەگرم و پاشان دەست بە دیزاینەکەم دەکەم. ئێستا دەبینین کشت و کاڵ و تەکنۆلۆژیا زۆر بە خێرایی گەشە دەکات. ئێوە لەگەڵ ئەم پێشکەوتنی تەکنۆلۆژیا ینی هەنگاو بە هەنگاو لە دیزاینەکانی خۆتانە جێ دەکەنەوە؟ بەدڵنیاییەوە ئێمە کۆمپانیایەکی هۆڵندیمان هەیە بۆ هەموو چارەسەرەکانی پەیوەست بە خانووی پلاستیکی. هەروەها تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوشمان هەیە. وەک دەزانن هۆڵندا هەمیشە هەوڵی باشترین دەدات لە کارەکانی. هەر بۆیە بەڵێ بەدڵنیاییەوە لە کاتی دیزاینکردن ئێمە بەکارهێنانی تەکنۆلۆژیای ئاسبەرز ڕەچاو دەکەین. لە هەمان کاتیش ئەوەی کڕیارەکانمان داوای دەکەن و ئەو کەشوهەوایەی هەیە لە بەرچاوی دەگرین. بەم شێوەیەش ئێمە زەمینەیەک دۆدۆزینەوە بۆ جێبەجێکردنی باشترین بۆ کڕیارەکانمان. زۆربەی وڵاتانەی کە ئێستا پەیڕەوی ئەم سیستەمە دەکەن دەیانەوێت ئەم پرۆژانە لە وڵاتەکانی خۆیان جێبکەنەوە. خاڵێک زۆر گرنگە ئەویش بودجەتەکەیەتی ینی دەیانەوێت بە تێچێکی کەمتر زۆرترین بەرهەمی کشت و کاڵی یا مەسەرەن بۆ بابەتی گوڵ بێ. ئایا لە ڕووی ئابووری شۆ حسابتان کردوەوە بۆم بابەتە؟ بەدڵنیاییەوە هەنگاوێک هەیە لە کاتی ئامادەکردنی پێشنیاز و پرۆپۆزەڵ دەیگرینە بەر. ئەویش توێژینەوەی توانستە. ئێمە تێچووی پرۆژەکە ڕەچاو دەکەین تاوەکو بزانین تا چەندە تێچووەکەی بۆ کڕیارەکە گونجاوە. هەروەها چەند ساڵی پێدەچێت تاوەکو کڕیارەکان بتوانن دەست بە وەبەرهێنانی خۆیان بکەن. بەدڵنیاییەوە هۆکاری سەرەکی کاتێک کڕیار بیانەوێت وە بەرهێنان بکەن دەبێت بزانن چەندە پارەیان هەیە و لەکوێوە و چۆن دەست پێ بکەن. هەر بۆیەش ئێمەش لە کاتی پرۆپۆزەڵ و دیزاین بودجە و تێچووەکەی ڕەچاو دەکەین. We keep that into consideration and we keep in consideration the budget also of the customer. تەکنەلۆژیای پێشکەوتوانە کە بەهۆی سیستەمی کۆنتڕۆلی پلەی گەرما ئاو ڕووناکی هۆڵندا توانیوێتی بەرهەمێنانی ساڵانی خۆی لە بواری کشت و کاڵیدا بەرز بکاتەوە. چۆن ئەم ئەزمونە سەرکەوتووە گواسراوەتەوە بۆ هەرێمی کوردستان؟ ئەزمموی هۆڵندیەکان لە کوردستان چۆن بووە؟ من دەمەوێت لە سەرەتای ئەزمموی کۆمپانیاکەتان شێوازی کارکردنتان ئەم جۆرە ئیشێکی ئێستا ئێوە دەیکەن چۆنە باسێکەوەمان بۆ بکەیت. Yes, I would like to thank you very much to visit us. سواس بۆ ئەو دەرفەتە شەرەفمەندم هاتوونەتە ئێرە. ئێمە کۆمپانیای خانووی پلاستیکین. خانووی پلاستیکی بە بەرزترین تەکنۆلۆژیای سەردەمیانە لە تەواوی جیهان دروست دەکەین. کۆمپانیاکەمان لەلایەن هۆڵنداوە هاوکاری دارایی دەکرێت و سەرنجەکەشمان لەسەر بازاڕی ڕووسیایە. ئێمە لە 7 ساڵدا لەسەر ڕووبەری 250 هێکتار زەوی خانووی پلاستیکیمان بە تەکنۆلۆژیای ئاسبەرز دروست کردووە. لەو ماوەیەشدا توانیومانە بچینە ناوچە و وڵاتانی دیکە تاوەکووە بەرهێنان بکەین. ئێستا چەند پرۆژەیەکمان لە باکووری ئەفریقا هەیە، لە وڵاتانی بەڵکان و ڕۆژهەڵاتی ئەوروپا پرۆژەمان هەیە. هەروەها پرۆژەیەکی دیکەی گەورەمان هەیە لەسەر ڕووبەری 11 هێکتار لە کارۆلینای باشوور لە ئەمریکا. خانووەکە بە تەواوی پلاستیکیە چونکە بۆ ئەوێ لەو جۆرە باشە. بەڵام لەگەڵ ئەوەشدا خانووەکان بە شوشەش دروست دەکەین. پرۆژەی گرین هاوس ئێستا وەکو ئەزمونێکی سەرکەوتوو بۆ بەرهەمێنانی بەشێک لە بەرهەمە کشت و کاڵەکان لە وڵاتان مەسەلەن گرنگی پێدەدرێت. ئەو پێشکەوتن تەکنۆلۆژیات چییە کە ئێستا ئێوە بەکارێنن بۆ گرین هاوسەکان؟ Technology of greenhouses is actually تەکنۆلۆژیای خانووە پلاستیکیەکان لە هۆڵندا هەیە. ئەو تەکنۆلۆژیایی بەکاری دەهێنین
کوالیتیی باشی هەیە شەی هەیە و بەرهەمەکان زوو پێدەگەن کاتێک سەرەتا دەستمان پێکرد بە خانوویەکی پلاستیکی بچووک دەستمان پێکرد خانوەکە تەخت و نزم بوو تەماتە و خەیانمان لەناو خانوەکە چاند بەم جۆرە توانیمان بە باشی کۆنتترۆلی پلەی گەرمی خانوەکە بکەین هەر بۆیە زوو بەرهەمەکان پێگەیشتن ئەمە ژوا دەکات بەرهەمەکانت بە نرخێکی باشتر بفرۆشیت هەرزوو بینیمان چەند ئاڵنگاریەک لە هۆڵندا هەن بەو هۆیەوە خانوە پلاستیکیەکانمان بەرزکردنەوە کاتێک خانوەکەش بەرز بێت باشتر دەتوانیت لە ناویدا کارەکانت بکەیت و بەرهەمەکانت بچنیەوە دواتر بۆمان دەرکەوت کە ڕوو سەرماش ئاڵنگاری دیکەن هەر بۆیە دەستمان بەدانانی تەکنۆلۆژیای گەرمکەرەوە و سیستەمی هەوا گۆڕچێ کرد بۆ ئەوەی بەسەر هەموو ئەو ئاستەنگ و ئاڵنگاریانی ڕوبەڕوومان دەبنەوە زاڵ بین. ئێوە ئێستا پێشکەوتوترینەکان بەکاردێنیانی چ تەواو لە جیهانە بەس ئەمە بەکارێنن بەم تەکنۆلۆژیای ئیش دەکا؟ بەڵێ ئێمە دەتوانین بەرزترین کوالیتی پێشکەش بکەین لەوەی کە دەتەوێت بەڵام هۆرتی XS تەنیا ئەو شێوازە ناگرێتە بەر بەڵکو تێچوو پارەکەشی ڕەچاو دەکەین بۆ ئەوەی باشترین چارەسەر و لە شوێنی گونجاو پرۆژەکەمان ئەنجام بدەین بۆ نمونە ئەگەر خانوە پلاستیکیەکانی هۆڵندا وەربگرین ئەو ئاڵنگاریانی لێرە هەن بریتین لە باران سەرما حەقدەستی گران و ڕێکارە یاساییەکان بەڵام مەرزنی ئەم ئاڵنگاریانە لە ناوچەکانی دیکەش هەبن وەک لە باکووری ئەفریقا بە نمونەیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆ هەرچەندە چارەسەرەکەت زیرەکانە بێت بەڵام ناتوانانی کێشەکە چارەسەر بکەیت هەر بۆیە دەبێت بزانی کێشەکە چییە و گفتوگۆی لەسەر بکەیت لەسەر بنەمای ئەوە و لەگەڵ ئەو ئەزمون و زانستەی هەمانە دەتوانین چارەسەرەکە بدۆزینەوە بە پێی ئەزمونەی کە هەتانە پێما بێ سەردانی کوردستانت کردووە لە هەولێر پرۆژەی گرین هاوسەکار خۆتان کارتان لەسەر کردووە و ینی چۆن لەی ستارت و هەتا کۆتایی ئێوە ئیشتان لەسەر کردووە دەمێ بزانم ئەو ئەزمونە چۆن بووە ئێستا ئەو پرۆژەی کە لە هەولێر هەیە یەکێکە لە پرۆژە سەرکەوتوەکان دڵخۆشم ئەو پرسیارە دەکەیت شەڕێفێکی گەورە بوو بۆ من چوومە هەولێر و سلێمانی یەکێک لە کارەکانی خۆمان ببینە ئەوێ و خانووی پلاستیکی بە ئاستێکی بەرز دروست بکەین ئەوەی دروستمان کرد لە هەولێر خانوویەکی شوشەیی بوو بە تەکنۆلۆجیایەکی ئاسبەرز بۆ بەرهەمێنانی تەماتە و دانەوێڵە و بەرهەمی کشت و کاڵی جیاواز لە کاتی دروستکردن ئاڵنگاری هەبوون بەڵام خۆمان لەگەڵ بارودۆخەکە گونجاند لە هەمان کاتیش لە سەردەمی کۆرۆنا بوو هەر بۆیە لە نیوەی پرۆژەکە نەمانتوانی بگەڕێنەوە کوردستان بەڵام ئێمە پابند بووین بە تەواوکردنی پرۆژەکەمان لەگەڵ کڕیار و هاوبەشەکانمان دڵخۆشم بەوەی دەتوانم بڵێم ئێمە تاکە وڵاتین وەک هۆڵندا لە کوردستان خانووی پلاستیکیمان دروست کردووە ئەمە دەوەستێتەوە سەر ئەو ڕاستی هەیە تۆ دەبێ بچیتە شوێنەکە بیر بکەیتەوە و سەرنج بخەیتە سەر ئەو چارەسەرانەی بۆ خانوە پلاستیکیەکان دەیاندۆزینەوە بۆیە دەڵێم بەڵێ چونکە شارەکان لە فراوان بووندان خەڵک پێویستیان بە دەستخستنی خواردنی تەندروستە حەزمان لێیە خۆراکی تەندروستمان هەبێت تۆ دەبێت زیاتر سەرنجت لە سەر بەرهەمی ناوخۆیی بێت نەوە کاوردەکردن و هەناردەکردن کە ئەوەش بە دڵنیاییەوە جۆرێکە لە بازرگانی بەڵام سەرنجەکەی ئێمە و ئەوەی پێمان باشە بەرهەمی ناوخۆییە لەو بارودۆخەی لە کوردستان هەیە تا ڕادەیەک پلەکانی گەرما بەرزن ئەگەر تۆ بتەوێت شلیک بەرهەم بێنیت کە قورسە هاوردەی بکەیت دەبێت بیر لە چارەسەر بکەیتەوە بۆ نمونە سیستەمی فێنکەرەوە ئەمەش چۆن دەیکەیت بە دڵنیایەوە دەبێت گفتوگۆ لەگەڵ کڕیارەکان جوتیاران و وەبەرهێنەران بکەیت بۆ ئەوەی لە کارەکەت سەرکەوتوو بیت ئێوە ساڵانێکە لەگەڵ کۆمپانیا کوردیەکانە ئیشتان کردو ئەزمونێکی باشتانەیە کاتێک کە سەردانی کوردستانیشت کرد هەستەکەی ئاسانکاری دەکرێت چ لایەن حکوومەتەوە چالایەن کۆمپانیا کوردیەکانەوە ڕۆڵێکی گرنگیان هەیە بۆ بەرەو پێشبردننی کارتی کوشت و کاڵ لە کوردستاندا بۆ ئەو پرۆژەی لە کوردستان ئەنجامماندا هەماهنگێکی زۆرمان لەگەڵ حکوومەت هەبوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هۆڵندا لە هەماهنگیدا بوون لە هۆڵندا بۆ ئەنجامدانی ئەو پرۆژەیە هاوکاری دارایی کراین بە دڵنیاییەوە کەسێک بە تەنیا ناتوانێت پرۆژەیەکی لەم شێوەیە دروست بکات بۆیە پێویستت بە هاوکاری کەسانی دیکە هەیە ئێمە سەرپەرشتیارێکمان ناردە کوردستان لەگەڵ بڵێندەرەکان و بە هاوکاری ناوخۆ کارەکانمان ئەنجامدا هەر بۆیە دەڵێن بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارمان بوو ئاسانکاریشی کرد هەر کەسێک کە سەردانی کوردستان دەکات هەست بە میواندۆستی دەکات هەستە کولتورێکی جوانی هەیە زۆر ڕێز لە میوانەکانەگرێت تۆ کاتێکە سەردانی کوردستانە کرد هەستت بەمە کرد چاوەڕێ و پرسیارە بووم چونکە با زۆر ڕاشقاو بووم لەگەڵت دەترسام سەردانی کوردستان و عێراق بکەم بەهۆی ئەو چیرۆکانەی بیستومانن بەڵام سەردانی هەولێر و سلێمانیم کرد من ڕێبەرم لەگەڵ بوو خواردنەکانی کوردستان زۆر خۆش بوون بە تەنیا چوومە قەڵای هەولێر ناوچە مێژوویە دێرینەکانم بینی
بەڕاستی ئەزمونێکی زۆر خۆش و سەرنجڕاکێش بوو. پێم خۆشە ئەم جارە لەگەڵ خێزانەکەم سەردانی کوردستان بکەمەوە. I can be very clear on that. It was a very nice experience and I would love to go there again with my family. لەم بەرنامەیەدا چیرۆکێکی پەیوەندی نوێ لە نێوان هۆڵندا و هەرێمی کوردستان دەگێڕینەوە، چیرۆکێکی ئەزمون و گەڕان بە دوای دەرفەتە نوێیەکان لە جیهاندا لە ڕێگای بازرگان و وەبەرهێنەرە کوردەکانەوە. ئێمە وەکو خەڵکانێکی تر بیر ناکەینەوە جیاوازتر لە خەڵکانێکی تر. ڕاستە ئێمە لە زۆر بەرهەمێنان لە زۆر بواریترا ئیشمان کردووە، ئێستا کە بیرمان کردوێتەوە لەم بوارەیە ئیش بکەین، ئەمە بەڕاستی کارێکی زۆر گەورەیە و من لە زۆر بواریترا ئیشم کردو و ئێستا شەر ئیژەکەم لەواچێ زۆر زیاتر پیا بکەم لەم ئیشە. بەڵام خۆشحاڵانە ئێمە کە وەکو هەموو ئەو بزنسمانانەی کە لە کوردستان بیر ئەکەنەوانێ، ئێستا ئێمە زیاتر بیر لە خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەینەوە بۆ پێشبردننی وڵاتی خۆمان و خەڵکی خۆمان. ئەزمونونەکە لە سەرەتایە سەرکەوتوو بووە بە دڵنیاییەوە هەموو ئیشێک لە بیدایەتە قورسی و گرانی خۆی هەیە کە ئێمە ئەڵین سەرکەوتوو بووە، بە دڵنیاییەوە سەرکەوتوو بین لەبەرەوەی پێشینە ئێمە زیاتر ئەم بەرهەمانە ئیسرادمانە کرد ئەمان هێنا بۆ کوردستان، بەڵام ئێستا ئێمە لە داهاتوێکی ناڵین زۆر نزیک، بەڵام داهاتوێکی پوخت و پاک ئەتوانین ئێمە ئەم بەرهەمانەی خۆمان بە وڵاتانی دراوسێ و خەڵکی ترا بگەین. ئەم گرین هاوسانە زۆر بەرهەمی تریتیا بەرهەمێنرێ لە گوڵایە لە بەرهەمی کوشت و کاڵیایە. بە دڵنیاییەوەوانێ لێک بوارە ناتوانین ئێمە ئیش بکەین، چونکە ئەگەر ئێمە هەر تەنها چامان بەس لەسەر گوڵ بێت، یعنی ئەوە شێوازێکی هەڵەیە. من بە شێوازێکی تر بیرەکەموانێ لە باتی ئەوەی ئێمە تەماتە و بیبەر و خەیار لە وڵاتانی ترەوە بێنین. ئەم گرین هاوسانە کە ئێمە ئێستا باسی لێکەین 4 فەسڵەیە. ئەزمونونەکە تا کۆم کاتێک کە لەگەڵ جەنابتان ئەقساکەین، ئێمە لە هۆڵنداوە ئەم چاوپێکوتن لەگەڵ جەناب دەکەم. سەرکەوتوو بۆ لە کوردستان؟ بەڵێ بە دڵنیاییەوانێش و ئێستا پەلی هاویشتووە بۆ وڵاتەکە بۆ شارەکانی تری وڵات کە بڵین ئێستا سلێمانی کە لە هەڵەبجە گرین هاوسێکی جوان باشتر بە ئەزمونێکی جوانتر و بە کوالیتایەتێکی باش کە لە ئەزمموی هۆڵندا ڕێک گواستاوەتەوە بۆ ئەوێ لە پێنجۆن بە هەمان شێوە. ئەمە شێوەیەکە لە شێوەکانی بەرهەمهێنەری بێکۆتایی، یعنی ئەمە ناکاتە ئەوەی ئێمە هەر چامان لەسەر نەوت و مەجموعەیەک شتی تر هەبێت. ئێمە خاکێکی زۆر و بەپیتمان هەیە. بە دڵنیاییەوانێ ئەمە بۆ کوردستان بە تایبەت بۆ عێراقیش بەگشتی ئەمە سەرمایەکی زۆر باشە بێ و زۆریشینە. وڵاتێکی وەکو هۆڵندا سەرمایەکەی تەنها لە شیرەمەنی و ئیشی گوڵایە. ئەو گرین هاوسێکەوە باسمان کرد کەەوە لە شێوەیە ئەو گرین هاوسێک کە ئەمە لە هەولێر دروستمان کردی عینەن شت عینەن تەکنۆلۆژیا عینەن تەکنۆلۆژیە تەنها کەم فەقەرێک هەیە فەرقی هەیە ئەویش لەبەرەوەی ئەمە زیاتر لە جەوەکی گەرم داینە ئەوانە لە جەوەکی ساڵتانە، بەڵام بۆ هەموو کەشوهاوەکان گونجاوە، بۆ هەموو کەشوهاوەکان گونجاوە ئەو تەکنۆلۆژیایە. سیستەمی بەستنەکەی مەسەلەن هەمان سیستەمەکە بۆی بەسراوە؟ طبعاً ئەو سیستمانی کە لەناو ئەو گرین هاوسە هەیە هەمان سیستم لەناو گرین هاوسی مەشدا هەیە. بەڕستان باسی ئەوت کرد مەسەلەن ئێمە هەمان گرین هاوسمان لە هەولێر دووبارە کردێتەوە، بەڵام ئیدارەدانەکەشی گرنگە، ڕاهێنان بە تیمێکی ناوخۆی ئەمەش گرنگە، ڕخسانی هەلێکی کاری باش لەناو پرۆژەکانە لە هەرێمی کوردستان ئەمەش گرنگە. چۆن کاتتان لەسەر ئەمە کردووە؟ زۆر تەرکیزمان کردە سەر ئەو نقطەیە کەوەکو بتوانین یارمەتی گەنج بدەین بتانن لەناو گرین هاوسەکان کار بکەن. لۆ هەر ئەو سەبەبێ ئێمە سنتەری توێژینەوەمان هەیە، لەناو ئەو سنتەری توێژینەوە ئەمە کۆنتاکتمان کردیە لەگەر جامیعەکانی ناو کوردستان کە دەتانن بێن تەڵەبەی زراعی بینە ناو ئەو هۆڵی کۆنفرانسە و لەوێ دەرسی ناو لەسەر گرین هاوس دا شەرع بکەن، دوای بچنە ناو گرین هاوسەکان و تەطبیقیە نیش ئەو تەجروبەیە ببینن. پێشکەوتوترین و باشترین گرین هاوس لە سەرانسەری جیهانە لەم وڵاتەیە کە هۆڵندایە. چۆن کاری لەسەر کراوە؟ ئەزمموی 100 ساڵەی ئەم وڵاتە ئێستا لە هەرێمی کوردستان دووبارە کراوەتەوە. لە بەدواداچوونەکانمدا لەم بەرنمەیە گەیشتمە ئەو خاڵەی کە هەمان ئەزمموی سەرکەوتوی ئەم وڵاتە ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت لە ڕێگای کۆمپانیای ناوخۆیی وە بەرهێنەری ناوخۆیی بە پاڵپشتەکانی حکومەت کارتی کوشت و کاڵ ئایندەیەکی زۆر باشی دەبێت. لە چەند ساڵی داهاتوودا
پرۆژە گەورەکانی کشتتوکاڵ و گرین هاوسەکان بەم شێوەیە دەبیندێت لە هەرێمی کوردستاندا.